کاکە وەڵا ئەوە دێ پێڕازین بە قورئان ناتوانم هزار خوازبین بۆ هەر نەتکرد کرێکتر وەڵا هەزارێکی وەڵا سەدی بێگەوتە بوو لە هەزاری بەڵام دیوانی وفایی لەبەر پێمان خۆشە بوو زیاتر بەردەوام بێ بەڵام دیارە ئەم ژەنیارانە خۆبەخشن هەمووی بە دڵسۆزی هاتوون یەکیش بۆ دەرەوە شارەگەڕێنەوەتیانەیە هەتا چوارشەممەی تر ئێمە کاتی خۆش لەگەڵەوە بێنە بەسەر هەموو خواتان لەگەڵ